ژیری دەستکرد چەند هەفتەیەکە دەتوانین بڵێن چەند مانگێکە لەوانەیە بڵێن چەند ساڵێکە خەڵکی باسی ژیری دەستکرد دەکەن بەڵام هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ بە تایبەتی 2023 ژیری دەستکرد نەچێتە ئەو قۆناغی کە ئێستا دەیبینی چەندین وێبسایتمان هەیە دەتوانانی تێکستی هێدا بنووسی تێکستەکە وەکو ئالگۆریدمێک ئەو وێبسایتانەوەری دەگری وا دەتوانێت قسەیان لەگەڵ بکەیت دەتوانانی پرسیاریان لێ بکەیت وا دەکەن پەخشانت بۆ دەنووسن شعرت بۆ دەنووسن زانیاری وات بۆ دەدۆزنەوە لە ئینتەرنێت گەر خۆت بە چەندین کاژمێریش سێرچیان بۆ بکەی نەهێندۆزیەوە دەمەوێ لە چات جی پی تی وەرە لە گوگل بارد بپرسم کوردستان چییە؟ کوردستان کوێیە؟ کوردستان لە چاوی جیهانەوە چۆن سیر دەکرێت بە تایبەتی دەمێ بزانم ژیری دەستکرد چۆن سەیری کوردستان دەکات گرنگترینش لە ئینتەرنێت بیکەین بێگومان نووسینە بە زمانی ئینگلیزی هەردوو وێبسایت هەم گوگل بارد و هەم چات جی پی تی بە ئینگلیزی تێکس وەردەگرن بۆیش سەرەتا پێویستە ئەمە لە گوگل ترانسلیت بە کوردی شتێ بنووسین اینجا بیکەینەوە ئینگلیزیەکەش بخینە ناو چات جی پی تی و وەرا گوگل بارد بۆ نمونە سڵاو زۆر شتێکی بەسیت و ئاسان من نووسیم هەڵاو سڵاو چات جی پی تی دەڵێ سڵاو چۆن هاوکاریت بکەم ئەمڕۆ بێم لە گوگل بارد بپرسم بزانم گوگل بارد ئەو چۆن وەڵامی سڵاو دەداتەوە بۆچی گرنگە وەڵامی سڵاودانەوە لەبەرەوەی چات جی پی تی وەرە گوگل بارژیدێکی دەستکرد بەکاردێنن کەوا دەیانەوەی وەکو مرۆڤ تێکس بنووسن وەروەها وەڵامی پرسیارە بچووکەکانیش بدەنەوە گوگل بارد بەو شێوەیە وەڵامان دەڵێ سڵاو چۆنیت how can I help you today چۆن هاوکاریت بکەم ئەمڕۆ هەردووچیان چات جی پی تی ئەسیستی بەکارهێنا تۆزێک چۆن دەڵێ وردەکاری زیاتری پێوە دیارە تێکستەکەی گوگل بارد هێڵپی بەکارهێنا لەبەرەوەی خەڵک بۆ گوگل دائیمەن داوای یارمەتی دەکات نەک داوای ئەسیست بکە من خەڵکی کوردستانم دەتوانیت پێم بڵێیت کوردستان چییە؟ ئەو جۆرە تێکستانە تۆزێک ئاسان نییە بۆ ئەوەی ژیری دەستکرد وەڵامی بداتەوە لەبەرەوەی یەکەم جار بنووسیمە من خەڵکی کوردستانم کەواتە من خەڵکی ئەو شوێنم کاتە ئەو شوێنە ینی ئەو چات جی پی تی و گوگل بارد دەزان کە من خەڵکی ئەو شوێنم بۆیش دەبێت زۆر تێکستێک بە زۆر تێکستێک وەڵام بداتەوە وەکو ئەوەی بڵێ قسە لەگەڵ ئەمریکیەک نەکات قسە لەگەڵ کوردێک بکە بزانین دەتوانێت ئەو کارە بکە ئۆکێ ئەوە وەڵامی چات جی پی تیە ئێستا دیکەمەوە کوردی وەکو دەبینن زۆر بە خێراییش وەڵامەکەی خۆی دەنووسی دەتوان بڵێن پەخشانێکی بۆ نووسیم لەسەر کوردستان یا خۆ وتارێکی بۆ نووسیم لەسەر کوردستان کۆپیکەین کۆپی بیهێنە ناو گوگل ترانسلیت بزانین بیکەینەوە کوردی بزانین چات جی پی تی دەڵێت چم دەڵێ کوردستان ئاماژەیە بۆ ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆرینەی کورد نیشتەجێیە نەتەوەیەک کە زمان و کللتوری تایبەتی خۆی هەیە کوردستان بەشێکە لە چەند کوردستان بەشێک لە چەند وڵاتێک دەگرێتەوە لەوانە تورکیا ئێران عێراق سووریا زۆرجار بە کوردستانی گەورە دەبێت ڕاستە لە ئینتەرنێت دەگە سێرچی کوردستان بکەیت لەوانەیە تێکستێکی لەو شێوازە بداتێت بەڵام ئەوەی گرینگە لە چات جی پی تی ئەو جۆرە تێکستە وەکو ئەو داڕەشتنە لە ئینتەرنێت نایدۆزیتەوە تەنانەت کۆمپانیا ئۆپنای دەڵێ ئەو جۆرە تێکستە لە هیچ شوێنێک نایدۆزیێتە کۆپی پێستی شوێنی دیکە نییە خۆی دووبارە دایدەڕێژێتەوە ئەوەی گرینگە لە وەڵامە دەڵێ گەلی کورد خاوەنی میراتێکی دەوڵەمەندی کللتوریە خاوەنی زمان و ئەدەب مۆسیقا و فۆلکلۆری خۆیەتی زۆر گرینگە ژیری دەستکرد بزانێکەوە باسی کللتور بکە لە کوردستان یاخود لە شوێنێکە مەسەڵەن وڵاتێکی فەرمینە لە جیهان کۆمەلگای کوردی هەمە چەشنە بە شێوەزار باسی شێوەزاریش دەکات بە دابوونەرێتی جیاواز لە سەرانسەری ناوچە زۆرەکاندا زۆرینەی کوردەکان ئیسلامی سونە پەیڕەو دەکەن ئەوەش گرینگە چات جی پی تی بتوانێت ئەو جۆرە وەڵامەمان بداتەوە تەنانەت باسی سیاسەتی کوردستانیش دەکات یاخود لە ڕووی سیاسی و باسی کوردستان دەکات دەڵێ گرینگە ئاماژە بەوە بکەین کە بێگی کوردستان بابەتێکی ئاڵۆز و هەستیارە دیدگا بۆ سوونی جیاواز لەلایەنە پەیوەندیدارە جیاوازەکان هەیە داینامیکی سیاسی و کۆمەڵایەتی کولتوری کوردستان بەردەوام لە پەرسەندندا بێمە لای گوگل بارد هەمان پرسیاری لێ بکەین بزانین وەڵامی گوگل بارد چۆنە لێم پرسی من خەڵکی کوردستانم دەتوانانی پێم بڵێ کوردستان چییە هەردووچیان وا هەڵسوکەوتیان نەکرد کەوا بزانن من خەڵکی کوردستانم بەڵام ئیدی وەڵامیان دامەوە کەوا کوردستان پێناسەیەکی گشتی لە ڕێگەی وتارێکی بسوچیش بێ باسی کوردستان دەکات تۆزێک وردەکاری زیاتری پێوە دیارە بۆ نمونە باسی ناوی کوردستان وڵاتی خاچی کوردێ تۆزێک وردەکاری زیاتری تێدا بوو لە وەڵامەکەی لە مێژووی سەرجوقی سەدەی 11دا ئیسپات کراوە سەرچاوی وردی ئەوە حەز دەکەم ئەو تێکستە تۆزێک لە
ویکیپیدیا وەرگیراوە بەڵام دووبارە داڕشتنی بۆ کراوە تەنانەت باسی ئەوەش دەکات کە لە چوار هەرێم پێک کوردستان مەسەلەن باکوور باش ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئۆکەی تقریباً وەڵامەکانیان لێک نزیکە بەڵام تۆزێک من ChatGPT بەدڵترە لەبەرەوەی بە زمانی مرۆڤ نووسیویەتی گوگل بار زیاتر پێ دەچێتەوە لە شوێنێک وەریگرت بێت دووبارە داڕشتنی بۆ کراوە خۆشی دەڵێ سۆرسەکەشی ویکیپیدیایە بەڵام دووبارە داڕێشتیتەوە بێمەسە شتێکی دیکە دەمێ پرسیاری ئەوەی لێ بکەم بزانم تا چەند ئاگداری وەکو مرۆڤێکی ئاسایی باسی داهاتوو دەکات بۆ نمونە دەمێ لێ بپرسم کەی کوردستان دەبێتە وڵات ChatGPT دەپرسم بزان وەڵامی ChatGPT چییە ئەو وەڵامە لە ئینتەرنێت وەکو وتارێک ناتوانێت بیدۆزیتەوە لەبەرەوەی بۆچوونە وەکو دەڵێ فاکت نییە زانیاریی فەرمی نییە بزانین ChatGPT وەڵامەکەی چییە لەسەر کەی کوردستان دەبێتە وڵات ئەویان ژیری دەستکردەکە بە دیار دەخە کە چەند زیرەکە دەڵێت ChatGPT دەڵێ من وەکو مۆدێڵێکی زمانی AI توانای پێشبینیکردنی داهاتوو نییە ئۆکەی دەتوانێت ئەو قسەیە بکات لەوانەش دامەزراندنی وڵاتی نوێ پرسیاری ئەوەی کە ڕەنگە کوردستان کەی ببێتە وڵات بزانێت هی زیاد کردووە پرسیاری ئەوەی کە ڕەنگە واتە چۆن دەڵێ وەکو مرۆڤێ قسە دەکەم پرسیارێکی ئاڵۆز و هەستیاری سیاسیە پێویستی بە فاکتری زۆرا زۆر و جیۆپۆلیتیکی مێژووی کۆمەڵایەتیەوە هەیە چەمچی کوردستان ئاماژەیە بۆ ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شوێنی دانیشتوانی بەرچاوی خەڵکی کووردە ئەگەری بوون بە وڵاتی کوردستان بەندە بە فاکتەری زۆرا زۆر لەوانە دانوستان و ڕێکەوتن باسی ڕێکەوتن دەکات لەگەڵ کوردستان کاتە ژیرێکی دەستکردی زیرەکە سەرکردایەتی کورد حکوومەتەکانی ئەو وڵاتانەی کە دانیشتوانی کورتی دەدەنیشتە دێن سەقامگیری ناوچەکە پێم وایە وەڵامێکی زۆر منتیقی داینەوە لەوانەیە وەڵامەکە بەدڵی مەسەرەن هەموو کەسێک نەبێ بەڵام وەڵامێکە کە ژیری دەستکردێکی باش دەتوانم بڵێم ئیشەکەی خۆی دەکە وەکو بۆچوونەکیش ئەکو بۆچوونیشە بەڵام هەندێک زانیاری تێدا دەتوانین استفادەی لێ بکەین بینە لای گوگل بارد بزان وەڵامی گوگل بارد لەسەر بابەتە چییە بۆیەژە بابەتەم هەڵبژاردووە لەبەرەوەی هەمومان بە ئاسانی تێی دەگەین دەتوانین بزانین کە چەندە زیرەکە لەبەرەوەی جۆرە بابەتێکە هەمومان ڕۆژانە گوێمان لێ دەبێت گوگل بارد دەڵێ ئەستەمە بڵێن کەی کوردستان دەبێتە وڵات کورد چەندین سەدەیە بۆ سەربەخۆی خەبات دەکات بزانە باسی خەباتی کوردیش دەکات واتە گوگل بارد ئەو ژیری دەستکردێ ئاگداری مێژووی کوردیشە بگومان سەرچاوەکەی ئینتەرنێتە بەڵام جۆرە داڕشتنەکەی وا دەنووسی وەکو مرۆڤێک قسە دەکات کەوا ڕابردووی هەیە باسی ئێستا و داهاتوو دەکات ئەگەری ئەوە هەیە لە چەندەی داهاتوو کوردستان بێتە وڵات بزانە پێشبینیش دەکات بەڵام ئەگەری ئەوەش هەیە کە زۆر زیاتری پێ بچێت ئەوەش پێشبینیەشی دیکەیە کە زۆر سەرنجڕاکیشە ژیری دەستکرد ئەو بابەتە بورژێنی ئایندەی کوردستان بەدە بە کۆمەڵی فاکتەرە لەوانە بارودۆخی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەیی چوار وڵاتەکە بۆ دەستبەرداربوون زۆر بە جوانی وەکو مرۆڤێکی ئاسایی وەڵاممانداتەوە پێش دەچێتەوە زانیاریشی هەبێت دوایین شت کە لیان بپرسم لە هەردووچیان هەر دەمەوێت لەسەر بابەتی کوردستان بمێنمەوە لە چەند ڤیدیۆی داهاتوو هەفتەکانی داهاتوو باسی بابەتی تەکنۆلۆژی و پرسیاری عامیش دەکەم بەڵام ئەوە دەمێت بتەنیا باسی کوردستان بکەم لەبەرەوەی هەموو خەڵک لە بابەتەکە بە ئاسانی تێدەگا دەمەوێت لێ بپرسم کەوە تەمەنی مرۆڤی کورد بەگشتی چەند ساڵە بۆ ئێوە پرسیارە دەنووسم لەبەرەوەی پرسیارەکە هەم پزیشکیە هەم بە شێوەی مرۆڤێکی ئاساییش پرسیارەکەم نووسیوە و هەمیش بابەتێکەکەوە لەوانەیە وڵات بە وڵات جیاوازی هەبێت چەند داتای فەرمیمان نییە لەسەوەی کە بە کورد بەگشتی ئێمەی کورد چەند ساڵ دەژین بەڵام دەمەوێت وەڵامی ئەوان وەربگرم ئایا دەتوانێت وەڵام داتەوە یاخود ناتوانێت لەبەرەوەی پرسیارم لێ کردو پێشتر لەسەر زۆر بابەتی جیاواز دەتوانێت وەڵام داتەوە پێم وانییە هەردووچیان بتوان ئەو وەڵامە بدەنەوە لەبەرەوەی پرسیارەکە تۆزێ قورسە بۆش پرسیاری قورس دەکەم نەوەک ئێوە بڵێن ژیر پرسیارەکان زۆر ئاسان هەموو کەسێک توانێت وەڵام داتەوە من ChatGPT دەڵێ من وەکو مۆدێڵێکی زمانی ئای دەستم بە داتاکانی کاتی ڕاستەقینە ناگە هەروە خاوەنی توانای بە دەداچوونی تەمەنی تاکەکانم نییە جگە لەوەش تەمەن دەتوانێت لە نێو تاکانی کووردا وەکو هەر نەتەوەیەکتر جیاواز بێت چونکە پێیوەستە بە ڕۆژی لەدایک بوونیانەوە گەلی کورد گروپێکی نەتەوەیە پلەی یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین دانیشتوانەکەی باسی عراق و سووریا و ئێران دەکاتن تەمەنی مرۆڤ کورد و هەر تاکێکتر توانین لەم داڵتازە وەڵامەکەی پێ نەبوو بەڵام وەڵامێکی مقنعیشی دامەوە کە دەتوانم بڵێم ئۆکێ ئەگەر یەکێک وەڵامیش نەزانی دەتوانێت بەو شێوەی وەڵام بداتەوە بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە گوگل بارد دەتوانێت وەڵامی ئەو پرسیارەم بداتەوە یاخود نە بۆیەش من بە کوردی دەنووسم ترانسلیتی ئینگلیزی دەکەم بۆ ئەوەی هەمومان فێر بین کەوا چۆن بتوانین بە ئینگلیزی شت بنووسین ئەگەر بێت و نەشمانزانی ئینگلیزیشمان بە تەواوەتی نەزانێت بەو شێوازە لە ئینتەرنێت توانین ریسێرچ خۆت بکە گوگل بارد ژیرێکی دەستکردە لە یەک وەڵام بۆ پرسیارە نییە دەتوانم بڵێم گوگل بارد وەڵامەکەی
داوینێتەوە بەڵام هەندێک داتاشی تێدا بۆ نمونە دەڵێ من نازانم کورد ساڵانە چەند دەژین بەڵام دەرە لێرەدا تێکرای تەمەنی مرۆڤی کورد لە وڵاتە جیاوازانە دەخینە ڕواتە داتای تورکیا و عێراق و ئێران و سووریای دامەتەوە کەواتە گوگل بار دەو بابەتە زۆر زیرەکترە چکە دەزانێت کورد لە عێراق لە تورکیا لە ئێران و سووریا دەژین بۆیە تەمەنی ئەو مرۆڤی ئەو وڵاتانە پێنیشان دەدا کە دەڵێ کورد لەو شوێنانە دەژین بۆ منە تورکیا بەگشتی تەمەنیان 29 ساڵە عێراق 27 ساڵی زۆرە ئێران 26 ساڵی زۆرە سووریا 25 ساڵی زۆر کەواتە گوگل بارد ژیرێکی دەستکردی زۆر زیرەکترە خۆشەویستان ئەوە ژیری دەستکرد بوو هیوادارم ڤیدیۆیەکەتان بەدڵ بی لە چەند هەفتەی داهاتوو بابەتی زیاتر لە ناو بواری ژیری دەستکرد دەخینەڕۆ